لێرەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولی یانن پاڵەوانەکانی ئاسیا لە دەوحەی پایتەختی قەتەر یانی شۆرتە تاکەنوێری عێراق لە پاڵەوانتێکە ڕوبەڕووی ئەهلی سعودی دەبێتەوە. یانی شۆرتە لەسەر یاریگای زانکۆی قەتەر دوایین یەکەی مەشقی ئەنجامدا بۆ یارەکە بە ئامادەبوونی تەواو یاریزان جگە لە محەممەد قاسم کە دوێنێ هەستی بە ئازار کردو لە ماسوولەکانی دواوی قاچی چەپی بە گوێرەی پشکی نەپچیەکانیش بۆ ماوەی 2 ڕۆژ شووی پێویستە بۆیە تەنها لەو یاریەدا دەبڕێت. علی یوسفیش بەهۆی پێکان لە بەسەرەکانی ئەژنۆی ناتوانێت بەشدار بێت. یاریزانی پیشەگەری نەیجیری ئۆساگۆنا لە دەرەوەی لیست یاریزانی بەشداربووی یاریەکەیە بەهۆی درەنگ وەرگرتنی دەستبەرداربوونی لە پریسپۆلیسی ئێرانی. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی پێش یاریەکە عەبدوڵغەنی شەهد ڕایەندەری یانەی شۆرتە ڕایگەیان ئامادەن بۆ یاریەکانی پاڵەوتنەکانی ئاسیا لەگەڵ کۆمەڵێک کێشە بە تایبەتی وەستانی خولی نایابی عێراق و بوونی ڤایرۆسی کۆرۆنا. ئەگەر بمانەوێت قۆناغی کۆمەڵەکان بڕین پێویستە بە سەرکەوتن لە یاریەکەی سبەی بینە دەرەوە. سعد عەبدولئەمیری ئەستێریتی بە کەژڕایگەیان پێویستە ئێمە بۆ بردنەوە یاری بکەین تاوەکو هیوای سەرکەوتنمان بۆ قۆناغی داهاتوو زیندوو بێتەوە. ئەهلی تیپێکی گەورەیە لە ئاسیا چونکە ئەزمونم هەیە لەگەڵ ئەو یانەیە 4 ساڵ پێش ئێستا.